ئێرە ناوچەی سیتەک و شارباژێرە لە پارێزگای سلێمانی لە ناو سەوزایی و بێدەنگی ناوچەکەدا شوێنێک سەرنجت ڕادەکێشێت لەگەڵ نزیک بوونەوەت بۆ ئەو شوێنە بۆنی کولێرە و کەلانەی گەرم هەست پێ دەکەیت کە دەچیتە ژوورەوە دەبینیت چەند ژنێک دانیشتون نانی تیری و ناوشکێنە و کەلانە و کولێرەی بە تەنور ئامادە دەکەن چەند ژنێکی دیکەش خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیان دەکەن. لاولاو ژنێکی گەنجی ماندوونە ناسا ئەو خاوەنی نانی بە تەنور و کەلانی بەهێخانە ماوەی 5 ساڵان پرۆژەی هەیە ساڵ و نیوێک دەبێت لە ناوچەی سیتەک لەگەڵ 11 ژنی دیکەدا کار دەکەن لاولاو بەیانیان کاتژمێر 3 دێتە سەرکار تاوەکو کولێری گەرمی بە تەنور ئامادە بکات ئەو دەڵێت هاوسەرەکەم پاڵپشتی گەورەی منە گەر ئەو نەبێت ناتوانم کارەکەم بەو شێوازە ئەنجام بدەم. زیاد لە حەمان دووە نانی ماڵانمانەکە ئیتر وردە و دە پەرێستان ئەتر کردمان کوتی با دوکانکەینەوەنێ پیاوەکەمتر دوکانمان کردو ناڵێکم زار لە بەختیاری تر حەزی لێرە بوو تی بۆ نەچینە سیتەک من حەزم لێ نەبوو بۆی ڕاستی بێ ئەم گوو بۆم ناکرێ دەسەڵاتم نایە بەسەریا یاخوا بەخێر بێ کاکی من سەر ئەو چاوانم بەسەر چاو باش وڵا سەرەتا ئەوەی ڕاستی بێ کە دامنە ئەڤانیان کە هەڵاستام دەستمە کرد بەگریان تێ تێرەگرێ من جاڕۆشتم ئەموو بۆم ناکرێ بای 2000 بکاکە ئەوە تا عەلاگە تا عەلاگەست مشگیانم کە ئەڕۆمەوانێ سەعات جاری وا 7 دەخەوم ئەمان ئەڵێم باشە تۆ چۆن تێرخەوە بی ئەڵەم کوڕە من سەعات 7 دەخەوم وەکو ئێوە نێن تا 12 چاوەڕێکە دێن کە نانەخۆن ئەڕۆنەوانێ ئەڕۆن دێن دەستخۆشیمان لێ یەکەن بە دەستان خۆش بە ئیشەکەتان زۆر جوانە جوانەوە کولێرۆشتمان نیە بۆ فرۆشتن ئەنی کە خەڵک دێ بۆ ناخواردن ئەبێ نەیفرۆشێ. نانی تیری بەهێخان هەلیکاری بۆ زیاتر لە 12 ژن ڕەخساندووە ئەم ژنانە لە کاتژمێرەکانی بەرەبەیانەوە دێنە سەرکار و نزیکەی 10 بەرهەمی کوردی خۆماڵی پێشکەش بە دانیشتوانی سلێمانی و ناوچەکانی دەرەوەی سلێمانی دەکەن ئەوەی هاتبێتە نانی تیری بەهێخان دەبێت کەلانەی بە کەرەی کوردی و بە دۆی ساردەوە تاخی کردبێتەوە دیارە نانی تیری بەهێخان نانی بەیانیانی بۆ دانیشتوانی سلێمانی دابین کردووە ڕۆژانە لە دەرەوەی پارێزگای سلێمانی و لە ناو پارێزگای سلێمانی هاوڵاتیان بۆ نان خواردنی بەیانیان دێنە نانی تیری بەهێخان. پەرۆش کچێکی گەنجە و خاوەنی کاری خۆیەتی بەیانیان کاژمێر 6 دێتە سەرکار و کاژمێر 5 ئێوارە دەگەڕێتەوە ماڵەوە ئەو وەستای کەلانەیە و بە دەستڕەنگینیەکەی توانیوێتی سەرنجی کڕیاران ڕابکێشێت هەر بۆیە ڕۆژانە زیاتر لە 250 کەلانە ئامادە دەکات. سەرەتا چۆن دەست پێەکەین دێن هەیورەکە ئەشێلین پیازەکە وردەکەین و ئیتر فڕنەکە هەڵەکەین و تر هەتا بەو شتانە حازرەکەین فڕنەکە گەرمە بێ و ئیتر شکر بۆ خوا ناڵن کەس مەحتەل بێ بۆ کەلانە و خەڵکەش حەزی بە کەلانەکانمان هەیە و یعنی پێیان جوانە تا ئێستا کەس نەیگوتووە ئەم عەیبێ هەیە و شکر بۆ خوا. نانی بە تەنور و کەلانەی بەهێخان بۆ نانی بەیانی بە شێوازێکی فۆلکلۆر و بە بەرهەمە کوردیەکان پێشوازی لە هاوڵاتیان دەکات لە هەفتەیەکیشدا 2 ڕۆژ بە گریدار سەر و پێ ئامادە دەکەن جیالەوە چەند بەرهەمێکی دیکەی کوردی و تازە لێرەدا دەست دەکەوێت. عوسمان هاوسەری لاولاوە و ئەو لەبەر خۆشەویستی بۆ دایکە خاوەن پێداویستیەکەی ئەم شوێنەی بەناوی بەهێخان کردووە ئەو دەڵێت ژنان زۆر پاک و خاوێن و پابندن بە کات و بەکارەوە هەر بۆیە لە 80% کارمەندەکانیان ژنن. لێرەمە زیاتر ئیش لەسەر گەرمەکەی خواردنەکان نانەکە بە گەرم دروست کرێ کولێرەکە بە گەرم دروست بکرێ
بیرشمان لەوە کردووە کە لە شارباژێڕا شوێنێک نییە کولەرەی تەنور بەدار دروستکە قەرە خەرمان ئێمە خۆمانەکەین شوێنەکەمان فراوانە و پاک و خاوێنە گەرمەکەمان لە پشتی خۆمان کردووە لە یاست و تانومانە ساوەرگەش بە هەمان شێوە هەر گەرمەکەش ئی خۆمانە سرکەی سێو دروستەکە بەرهەمی خۆمانە هەم سێوەکەشی خۆمانی باخی خۆمانە ترەکە سرکەی ترێمان هەیە هەر ئەوی هەری خۆمانە تەنها سێ پیاو لێرەدا کار دەکەن ڕزگاریەکێکە لەو پیاوانە کە کاری فرۆشتنی بەرهەمە کوردەوارەکان ئەنجام دەدات فەتاحیش لە کوخە بچکۆلانەکەیدا سنگی مریشک و جگەر و گۆشتی سوور لە شیش دەدات بەنانی تیری گەرم و بەدۆی ساردەوە پێشکەشی هاوڵاتیانی دەکات